ابوي مره ئێرە گوندی ئەلبوو محەممەدە وەکەوەی کە دەبینەوە ئاڵە ڕەشەکەی داعشەکە ئەم گوندە یەکەمین گوندەکە هێزی پێشمەرگە هێرش بۆ سەری دەست پێکات. ئەمە گوندی ئەلبوو محەممەدە لەخوا بە زیاوی هێزەکانی پێشمەرگە ڕزگاریان کرد لە دەستی تیرۆستانی داعش. ئەمە لە ناو مزگەوتەکە من دەرمێنا هەمووی وایاری تێنتیە خەڵک نوێژی تیاکە ئەوان بۆ تێنتی بەکارێن. ئێستا عبووە تەقیەوە واتە بۆمبێکی چێنراو کە جەماعەتی داعش لە گوندی ئەلبوو محەممەدە ناشتبوویان و بەهۆی تەقینەوەی ئەم عبووە بەداخەوە چەند پێشمەرگەیەک شەهید بوون و تەقینەوەی عبووە لە دەوروبەرمان بەردەوامەوە با بڵێن پێشڕەویەکانی هێزی پێشمەرگە بەهۆی زۆری بۆمبە چێنراوەکانەوە ئەکرێ بڵێن بە هێواشی و بە لەسەر خۆی ڕوا. هاتین ئەو شوێنەمان گرتیە کە ئەبوو محەممەدی پێدەرێن تەقینەوە پێماندا تەقیتەوە بریندارمان هەیە بریندارەکانمان سووکە فەرموو تەماشای ئەو شوێنە کەشمان بکە ئەو دێیان هەموو کردیتە عوبەوە هەمووشیان بەخۆیان دایان ڕێشتیە و تەقاندیتیانەوە خانەکانیی بە پێوە نمایە دوا ڕۆژ نەرێن وڵی ئەوە چکە بەڕاستی ئەوانە باوەڕیان بە کاولکاری هەیە باوەڕیان بەوەیە فەرموو هەموو ئەو دیهاتانە بە خۆتان تەسویریکەن کە ئێستا کە پەیامنێرەکەتان گەیشتە ئێرە هەموو خانەکانیان تەخت کردیا با لە دوایە هێزی پێشمەرگە لە کەدار نەکەن هێزی پێشمەرگە دیفاع لە خاچی عێراق و گەلی کوردستان دەکات. ماوەیەکی زۆرە جەماعەتی هێزی تیرۆریستی داعشی تایە ئەو بە پشتیوانی هێزی پێشمەرگە و برادەرانی پێشمەرگە و لیواکانی هەموو لیواکان بە سەرپەرشتی هەموو برادەرانی ناوخۆی وەزارەتی پێشمەرگە هیمەتمان کردووە ئەبوو محەممەد و هەموو گوندەکانی دووبز و تەسابعا نیسانمان پاک کردووەتەوە و Tony Black.